زانکۆی سۆران بە تەمابوو بەنیاز بوو لێرە لەگەڵمانە بەشدار بێت بەڵام پرۆژەیەکی گەورەدایە دەمەوێت بە سوپاسێکی زۆرەوە ڕۆڵی زانکۆی سلێمانی لە هاوکاری بۆ کزی خۆمە توێمەوە دڵنیام ئەڕۆم ناگەم بە جۆرێک کە لەمە دووە هەموو توێژینەوەیەکی زانستی و هەموو کەسێک لەسەر تاسەری دنیا زانکۆی هەڵەبجە ئێمە لە سەعات 2 بۆ 4 چەند چالاکیەکی زانستی و هونەریمان هەبوو. یەکێک لەو چالاکیە زۆر زانستیانە بریتە لە پرۆژەیەک لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی سۆران کە پرۆژەکە پێوترێت پرۆژەی دیکۆمنتاریان ئەرشیفی دیجیتاڵی هەڵەبجە واتە ئەرشیفکردنی هەموو ئەو بابەتانی کە لەسەر هەڵەبجە هاتوون. هاوڕێیانمان لە زانکۆی سۆران لەگەڵ لیژنەیەکن و ئێمەش لیژنەیەکی لە زانکۆی هەڵەبجە هەردوو ئەنجومەنی زانکۆ دوای کۆبوونەوەیان تەرحی ئەو پرۆژەیان کرد. پرۆژەکە بریتە لە ئەرشیفکردنی هەر شتێک سەبارەت بە جینۆسایدی هەڵەبجە هەبێت لە دیکۆمنت لە کتێب لە نووسراو لە وێنە لە ڤیدۆ لە دیمانە لە هەر شتێک ئێمە لەو وێبسایتە دیجیتاڵیە ئەرشیفی ئەەکەین و دواتر بێت کەرەستەیەکی باش هەم بۆ توێژینەوە هەم بۆ هەر کەسێک بێ زانیاری لە سەبارەت بە جینۆسایدی هەڵەبجە وەربگرێت لە سەرتاسەری جیهان و هەر ئەمڕۆ چەند پرۆژەیەکی هونەریمان هەیە و چەند شوێنێک لە زانکۆ ئەکەینەوە کۆستۆدۆی زایاڵە لە بەشی ڕاگەیاندن لە کۆلێژ زانستە مرۆڤایەتیەکان لەگەڵ باخچەیەک کە زانکۆی سلێمانی بە بڕی نزیکەی 96 ملیۆن دینار بۆی دروست کردوین باخچەی ژیانەوە. لەبەرەوەی ئێمە مانوێ هەڵەبجە بژێنینەوە شتەکانمان زۆربەی هەر ناو ژیانەوە چالاکی هونەریمان هەیە ناو تابلوی ژیانەوە ئەمانەی هەڵەبجە بژێنینەوە هەڵەبجە لە خەمەوە بکەین بە ژیانەوە. یەک داواکاریشم هەیە یەک داواکاریمان هەیە لە ڕێم کەناڵە بەڕێزەوە وێبسایتە بەڕێزەوە داوا لە هەر بەڕێزەیەکەین کە هەر دیکۆمنت و بەڵگەنامە و شتێکی تایبەتی هەیە سەبارەت بە هەڵەبجە لە وێنە لە ڤیدۆ لە هەر شتێک بیگەینێتە دەستمان سوپاسەکەین.